الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، زەمەنی پێشوو ئینسان کاتێک کە کوڕ و کچی دەبوو، دوای ئەوەی کەوا بە فەزلی خوای پەروەردگار هەوڵی دەدا پارویەک نانی حەڵاڵیان بۆ پەیداکە، منداڵەکانی کوڕ و کچەکانی ئاتاجی دەستی خەڵکی نامەرد نەبن، پۆشتە و پەرداغ بن، تێر بن، پاشان بتوانێ پێیان بخوێنێ و دوا ڕۆژێکی ڕووناکیان هەبێ. بەلایەوە ئاسایی بوو ئەگەر خوای پەروەردگار هاوکاری بکردایە، زۆر بە ئاسانی کچەکەی شووی بۆ دەکرا و دەیان کەسی بەڕێز وەکو ئەم کوڕە گەنجە جوانانەی مزگەوت دەستی باوکی ئەو کچەی ماچ دەکرد و بە حەیا و حورمەتەوە خێزانی لەگەڵ پێک دێنا. وە کوڕەکانیش زۆیبەی هەرە زۆری کوردەواری کوڕی مەرد و کاسب و چاک و خوێندەواریان لێ دەردەچوو. زۆر بە ئاسایی و ئاسانی باوک و دایک ئەوەی کەوا لە مناڵیەوە کۆیان کردبووەوە، پێکیانەوە نابوو دایان کرد بە ماڵێکی خنجیلانە بۆ کوڕەکەیان و بۆ کچەکەیان و ژیانێکی نوێیان بۆ پێک دێنان. ئەمڕۆ سەرەڕای ئەوەی کەوا باوک و دایک ئەرکێکی زۆر سەختی کەوتۆتە سەر شان لە کاتێکا کە مناڵەکانی بچووکن لە بەخێوکردنیاندا، پاشان لەم ڕۆژگارە سەختەدا پەروەردەیەکی تەندروست و ئیماندارانە و خواناسانە و ئەخلاق بەرزانە بۆ کوڕ و کچ بەڕاستی دەبێ بەس فەزلی خوای پەروەردگارمان لەگەڵ بێ. تا لەلایەکەوە دیوارێک دەکەی و بەرزی دەکەیەوە، دەیان ناحەز و ناکەس بە بەرنامە و بەڕێکخرا و دەیانەوێ هەڵی تەکێن و قومبەلەیەکی لێ بەسن و دیوارەکەت بڕوخێنن. مەبەستم دیواری ماڵ و منداڵی ڕەسەن و پەسەندە، هەتا تۆ دەتەوێت چاکی کەی لە تۆڕی کۆمەڵایەتیەوە بۆت هەڵدەوەشێنێتەوە، تا تۆ دەتەوێت باشیکەی هاوڕێیەک ئەگەر لە دەرەوە جاران دەستی پێ نەدەگەی، ئێشتا لە ژووری نووسنەکەیە بەلاڕێیاندا دەبە، هەر ئەبێ پەنامان هی خوای پەروەردگار بێ. پاشانیش کە دەگەنە قۆناغی ئەوەی کە ئینسان مشوریان لێ بخوا و خەمیان لێ بخوا و ماڵ و حاڵیان بۆ دابینکا و هاوسەرگیریان بۆ ئەنجامدا، کە ئەگەر هەرچی توانات هەیە ماڵەکەت بۆ دروست کرد، خانووت بۆ گرت، کەلوپەلت بۆ کڕی، زێڕت بۆ ئامادە کرد، ئەمجا خەمە هەرە گەورەکە بەڕێزان هی هەر یەکێک لە ئێوەی بەڕێز ئی هەمومان ئەوەیە یا ڕەبی خوای هاوسەرگیریەکە سەرکەوتوو بێ. یا ڕەبی خوای پەروەردگار دوایی لێک جانەبنەوە دوای ماوەیەکی کەم، خزمایەتی نەبێ بە دوژمنایەتی، هاوسەرگیری نەبێ بە هاوشەڕی، چونکە ئەوەندە ڕۆژانە هەواڵەکان دەبیستی کە بەڕاستی ئامارەکان سام ناکەن لە دادگاکاندا، لە لیژنەی فتوای شەرعی بەردەمی مامۆستا بەڕێزەکاندا، پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان کە لە سوڵح و سەڵاحەتی خەڵکدان ئەو هەموو ژن و مێردە لە یەک هەڵدەتەچێ، بەڕاستی تۆ سەلە ڕای خەمی نەبوونی و نەداری و بێخانووی و بێ ئیمکانێتی هێشتا ئەڵێی خواپەک ناخە، لە دەمی خۆمی دەگرمەوە کوڕەکەم ژنی بۆ دیانم کچەکەم بەشوو دەدەم. بەڵام کاتێک کە ئەوانە دەبینی ترسێکی گەورەت هەیە، یا ڕەبی خوای پەروەردگار عاقبەتیان شەڕ نەبێ. خوایە هاوسەر بن، نەک تووشی هاوشەڕێک بن. خوایە خزمایەتی دروست دەکەم، کچەکەم بەشوو دەدەم کوڕێک بێتە ماڵەکەمەوە، بەیانی خوایە ئەو کوڕە پەلامارم نەدا و خۆم و کچەکەم نەکوژێ، خێزان و منداڵەکانم نەکوژێ، چونکە بینیوتە کە ئەوانە لە زەمەنی پێشتران نەدەبیندران و نەدەبیستران. کوڕەکەت ژنی بۆ دێنی، کچێک لە ماڵەکەتا زیاد دەبێت، کۆمەڵە خزمت پەیدا کردووە، بەهۆی ئەوەی کەوا ژن و ژوورخوازی ڕووی داوە، ئەبێ زۆر لەخوا بپاڕیتەوە، تەنها ئەوەشمان لەدەست دێ. یا ڕەبی خوای ئەم خزمایەتیمان تا سەر بێ و بانی لە یەک نەترازین بەهۆی ناکۆچی کوڕ و کچەکانمانەوە. لە قورئانی پڕبەرەکەت و بەخششا کە دەچینە خزمەتی پێمان دەڵێ کام هاوسەرگیریە سەرکەوتووە. ئەمە پەیامێکە بۆ کوڕ و کچە گەنجەلاوەکان، ئەگەر دەتەوێت ژیانی هاوسەری سەرکەوتوو بێ، زەواجەکەت سەرکەوتوو بێ و فەشەل نەهێنێ، یەکەم زۆر لە خوای پەروەردگاری خۆت پاڕێەوە، زۆر دوعا بکە کە خوای گەورە هاوسەری باشت بەنسیب بکە و خۆشت بکە بە کەسێک کە شایەنی هاوسەرداریەتی بی. و پاشانیش گوێ لە قورئانەکەی پەروەردگار بگرە. خوای پەروەردگار پێمان دەڵێ
والليل إذا يغشى والنهار إذا تجلى وما خلق الذكر والأنثى. سورة الليل آياتي يقبو سي. ئەم قورآانە کاتێک کەسانێک بە ژێرنووسی کوردی دەیخوێندنەوە ئەڵێ باشە قورآن ڕەبتەکانی زۆر بەیەکەوە نین، زۆر پەیوەست نین ئاەتەکانی بەیەکەوە. پەروەردگار باسی شەو دەکا، پەروەردگار سوبحانەه وتەعالە باسی ڕۆژ دەکا، خوای گەورە باسی نێر و مێ دەکا. باشە ئەمانە چ پەیوەندیان بەیەکەوە هەیە؟ بەڵام نا، خوای پەروەردگار لەو سێ ئاەتی سوورەتی ئەللەیلا بەڕێزان ڕوون و ڕاشکاو پێمان دەفەرمێ ئاگادار بن چۆن شەو و ڕۆژ تەواوکەری یەکترن بۆ ژیان، ژن و مێردیش دەبێت ئاوا تەواوکەری یەکتر بن، هەر یەکەیان دەوری خۆی ببینێ. ئەینا هەر شەو بێ یان دنیا هەر ڕۆژ بێ، وەکو جەمسەرەکان کە ئەڵێن 6 مانگ بەس شەوە خۆر هەڵنایە جارێکی تر، کە بوو بە ڕۆژ 6 مانگ 7 مانگ خۆر ئاوا نابێ، شەو دروست نابێ. بۆیە دەبینی لەو جەمسەرانەدا ژیان و ژیار دروست نابێ، ژیان و ژیار لە شوێنێکا دروست دەبێ کە شەو و ڕۆژ تەواوکەری یەکتر بن. لە ڕۆژە کار و کەسابەت بکەی، لە شەوی شاب حەسەیتەوە، باڵی ڕەشی شەو دادپۆشەوە بێتە ڕەحمەت بۆی ئامادەت کە بۆ کاری ڕۆژ بە دڵێکی خۆش و بە سینەیەکی فراوان و بە چست و چالاکیەوە پەلاماری کار و ژیانی ڕۆژانت بدەیت. دەی چۆن شەو و ڕۆژ هیچیان نەزیادن، نەفەزلی هیچیان بەسەر هیچیانەوە هەیە. خوا بەڕێزان، ئێوەی خۆشەویست، ئێوەی بینەران و بیسەرانی ئەم وتارە، کەس هەیە بڵێ دەتوانم بڕیار بدەم وەڵا ڕۆژ گرنگترە لە شەو؟ یەکێکی تر لە ڕقی ئەو بڵێن ناوەڵا نەتزانی شەو گرنگترە لە ڕۆژ، ئەڵێن ئێوە هەردووکتان تێ نەگەیشتون لە مانای ژیان، بەڵکو شەو ڕۆژ هیچیان زیاد نین و هیچیان فەزلیان نییە بەسەر یەکترەوە، بەڵکو تەواوکەری یەکترن. بۆیە ئاەتەکە لە کۆتایە دەفەرمێ وما خلق الذكر والأنثى. نێر و مێشکە ئەڵڵا سوبحانەه وتەعالە دروستی کردوون ئەگەر تەواوکەری یەکتر بن، ئەگەر دژ بە یەکتر نەبن، یەکیان خۆی فەرز نەکا بەسەر ئەوەی تریاندا. و ئێمەش وەکو دایک و باوکان پێیان بڵین ئێوەی کوڕ و کچی تازەلاو، کچە شیرینەکەم کە شوت کرد مەبە بە دوژمنی مێردەکەت، خۆتی بەسەرا زاڵ مەکە، تەواوکەری بە. بە کوڕەکەشت بڵێ کوڕی خۆم، کە ژنت هێنا ئەو خێزانە خزمەتکارت نییە، ئەوە تەواوکەری ژیانی تۆیە، ئاگات لێ بێ، زای مەکە، وەڵڵاهی ئاوا ماڵ دروست دەبێت. تەواوی هۆکاری ئەوەی ئەمڕۆ ئەم هەموو تەلاقە هەیە ئەمەیە. بە بەرنامەی ڕێکخراو، بە فیلمی سەدان ئەڵقەیی، بە چاولێکەری نەفامانە وا کراوە کە ژن و مێرد دەوری خۆیان نەبینن. ژن و مێردەکان زانایان فەرمویانە 4 جۆرن. ئەوەی عەرزم کردن بەو هەموو فلیمەی کە دەبیندرێ، بەو هەموو نووسراوەی کە بە ناوی فێمینیزم و ژن سالاری و دژایەتی پیاو سالاری و زاڵکردنی ڕەگەزێک بەسەر ڕەگەزێکا و دوژمنایەتی خستنە نێوانی پیا و ژنەوە ئەنجام دەدرێ، هەمووی مایەی ئەوەیە هەڵتەکاندنی خێزانە، بۆیە تەلاقەوەندە زۆرە. بەڵام زانایانی ئێمە لە دێر زەمانەوە فەرمویانە 4 جۆر ژن و مێرد هەیە. جۆری یەکەم، پیاوەکە پیاوە، بەڕاستی ژنەکە ژنە. پیاوەکە بە دەوری پیاوەتی خۆی هەڵدەستێ و سەرپەرشتی ژنەکەی دەکا و مشورخۆری ژنەکەی و منداڵەکانیەتی، کاسبکاری ڕۆژە، ماندووە، خاتونیش لە ماڵەوە بە خواردنی خۆش، بە پەروەردەی جوانی منداڵەکان، بە ئامادەکردن و ڕازاندنەوەی ماڵێک ئەگەرچی لە ڕووی کەلوپەلیشەوە هەژار بێ، بەڵام بە حەنان و بە سۆز و بە بزەی جوان و بە قسەی شیرین ماڵەکەی گەرم و گوڕ و ئاوەدان دەکا و دەیکا بە چراخان. وەڵڵاهی ئەم دوانە ژیانیان بەختەوەرە. پیاوەکە پیاوە و ژنەکە ژنە. ئەمە مانای ئەوە نییە پیاوکە کەسابەت دەکا و پارە دێنێتەوە خێر بە ژنەکەی دەکا. خەڵکانێک وا حاڵی نەبێ ئێمە بەبستمانەوەی ئافرەت خاتون کە لە ماڵەوە بوو، پیاوەکەی جلوبەرجی بۆ کرد، دکتۆر و دەرمانی پێکرد،
بژێوی ژیانی وەکو پاشاژنێک دابین کرد ئەوە دیارە ئەم ژنە بەس بخۆرەوە خێرپێکراوە یان پیاوەکەوە هەستکە خێری پێدەکات نا پیاوی موسڵمان ئەمە بە واجبی سەرشانی خۆی دەزانێ و بە پاداشتی لای خۆی پەروەردگاری دەزانێ ئەو پاروی دەیکەیتە دەمی خێزانەکەتەوە بە دەمیەوە دەکەی لای خوا بە ئەجر و پاداش بۆ نووسراوە فەرمودەی پێغەمبەری سەرور و پێشەوامانە صلی الله عليه وسلم بۆیە پیاوەکە پیاوە و ژنەکە ژنە ژنەکەش بۆیە ژن نییە خۆی بە کۆیلەی پیاوەکەی بزانێ خۆی بە خزمەتکاری بزانێ بەڵکو خۆی بە تەواوکەری دەزانێ چونکە خۆشەویستانم ئەهلی مزگەوت بینەرانی بەڕێز دڵنیابن ژن چەندە دەوڵەمەند بێ ناخی خوا وای دروست کردووە هێشتا پێ خۆشە پیاوێک هەبێ دیارەکی بۆ بکڕێ یعنی ژنەکە خۆی چەندە سەرمایەدار بێ موچە خۆری گەورە بێ هێشتا ناخی چاوەڕێی ئەوەیە پیاوێک کە مێرد و حەڵاڵی خۆیەتی بێتەوە دیارێکی بچووکی بۆ بکڕێ جلوبەرگێکی بۆ بکڕێ سەرپۆشێکی بۆ بکڕێ ئافرەت چەندە بەهێز بێ بۆ نمونە مانیع نییە پلەیەکی سەربازی لە وڵاتە هەبێت لە بەشی ئافرەتاندا هەموو سەرشانی نەجمە و داڵ بێ وەڵڵاهی هێشتا پێویستی بەوەیە لە ناخە لە پەنای پیاوێکی بەهێز و پیاوانەدا بێ لە ماڵەکەیدا ئافرەت چەندە بۆ خۆی دکتۆر بێ بۆ خۆی نەشتەرگەری بکە چارەسەری نەخۆش بکە هێشتا چاوەڕێیە کاتێکە سەری دێشێ پیاوەکەی حەڵاڵەکەی دەستێ بخاتە سەر نێو چاوانی و سەری بۆ بشێرێ و دەست بە سەریا بێنێ ئەمە سروشتی ئافرەتە پێویستی پێیەتی بەخوا بە پێچەوانەشەوە پیاویش چەندە قارەمانی دەرەوەی ماڵ بێ چەندە قسەزان بێ چەندە کێشەی خەڵک حەلکە چەندە خەڵک ڕێزی لێ بگرێ هێشتا ناخی پێویستی بەوەیە ئافرەتێک بە زەردەخەنا بە ڕێز و حرمەت بە چاو و دەموچاوێکی کراوەوە بە خێراتنەوەی بکە ئاوێک چایەکی بۆدانێ دەست بخاتە سەرشانی دەست دەملیکە پیاویش پێویستی بەوەیە ئەگەر قارەمانی مێژوو بێ لە دەرەوەی ماڵەکەی خۆیدا بۆیە کاتێ پیاو بوو ژن بوو ئەم دوانە سوودمەند دەبن لە یەکتر بڕواتان هەبێ دەبنە تەواوکەری یەکتر وە ژیانێکی زۆر خۆشبەختانە بەسەر دەبن زەمەنی پێشوو کە خەڵک دەڵێ ئەم هەموو تەلاقە نەبووە خانوەکانیان وەکو ئێستا بوو ئۆتۆمبیلیان هەبوو ئەم کەلوپەلە جوانەی ناوماڵیان هەبوو پیا و ژن ئەم جلوبەرگە ڕازاوەی ئێستایان هەبوو ئەم زێڕ و زیوەی ئێستا هەبوو نەبەخوا هیچی نەبوو بەڵام بەس خێزان بەوە مابوو پیاوە بەڕاستی پیاوە مشهورخۆر بوو ژنیش بەڕاستی ژنیەتی خۆی لە ماڵا بۆ مێردەکەی دەسەلمان بۆیە بەیەکەوە بەختەوەر بوون هەیە 10 مناڵی بووە هەیە 12 مناڵی بووە هەمووشیان چوونە ماڵ و خێزانی خۆیان و خێزانیش هەڵنەتەکاوە و قەدر و حرمەت هەرماوە گەورە و بچوشی لە ماڵا ڕەچاو کراوە خێزانی دووەم پیاوەکە بەداخەوە دەوری پیاوەتی نابینێ بە کوردەواری پێڵەن پیاوەکە میاوە پیاو نییە میاوە بەڵام ژنەکە بەڕاستی ژنە ئەمە لەم حاڵەتەدا ژنەکە سەرپەرشتی ماڵەکە و پیاوەکەی دەکا کابرا حیز مشهورێکی لەبەر نییە حتا تەنانەت بچێتەوە لەسەر سفرەی نانی نیۆڕۆنان نەبێ بە خەیاڵیان نایە بەڵام ژنەکە دەوری ژنیەتی دەبینێ حیا و حرمەتی ئەم پیاوەی هەڵگرتوێتەوە ناهێڵە خزمان و کەسوکار و دراوسێ پێیان بزانن ئەم ژنە باری زۆر قورسە بەڵام ژنێکی سەنگین و سالارەیە بە حرمەتە جوان پەروەردەکرا و ئیماندارە بڕای بە پاداشتی خوای هەیە زۆر باری قرسە لە ژیانە بەڵام ماڵەکە دەپارێزێ پیاوەکە میاوە دەوری پیاوەتی نابینێ و مشهورخۆر نییە بەڵام بەڕاستی ژنەکە ژنە ئەم ماڵەش دەڕواتە سەر ئەم ماڵەش کوڕ و کچیان گەورە دەبن بەڵام لاسەنگی هەیە باری هەرە قورس کەوتوەتە سەر ئەم شێرە ژنە و ناهێڵە خێزانەکە هەڵتەچێ خاڵی سێیەم خێزانی سێیەم پیاوەکە پیاوێکی پیاوانەیە ئەوێ بە دەوری پیاوەتی خۆی هەڵسێ لە ماڵدا بەڵام ژنەکە ژن نییە ژنەکە نێرەیە کە خۆی بە 100 پیاو ناگۆڕێتەوە قبوڵی ژنیەتی خۆی ناکە ئەڵە دەبێت منیش وەک تۆ پیاو بم ئەم دوانە بەڕێزان وەکو بەران هەمیشە شەڕە خۆتیانە بەردەوام شەڕە لەو ماڵەدا ئەوە پیاوەکە پیاوێکی پیاوانەیە بەڵام بەداخەوە ژنەکە ژنێکە نایەوێ ژن بێت دەڵە دەبێت منیش وەک تۆ پیاو بمەوانە وەکو دوو بەران دایمە شەڕە خۆتیان و نێوچانیان ئەدرێ بەیەکە دایمە قرمە و قاڵەیە خاڵی چوارەم
پیاوەکە میاوە دەوری پیاوەتی نییە، ژنەکەش نێرەیە بەڵام بەس بە قسە نێرەیە، یعنی هیچ ناتوانە سەرپەرشتی ماڵ بکە. پیاوەکە میاوە ژنەکە نێرەیە دەیەوێ وەکو پیاوە بێ بەڵام بەس دەمە هیچی پێ ناکرێت. سەرپەرشتی و مشورخۆری پیاوەکەی پێ ناکرێت، وەکو ژنی یەکەم نییە ژنیەتی خۆی بسەلمێنێ ئەگە پیاوەکەشی میاو بێ ئەم خێزانەکە ڕاستکاتەوە. نا ئەم بەس بە قسە هەیە، بەس بە قسە دەمی بە عەشرەتێک نابەسرێت. دەیان سیاسەتمەدار و ڕۆژنامەنووس دەمی ناگرن بەڵام لە کردارە هیچە، ئەم ماڵە بەڕێوە ناچێت. ئەمەش خێزانێکن خێر لە یەکتری نابینن کە پیاو دەوری خۆی نەبینێ وەژنەکەش بیەوێ نێر بێ و پیاو بێ بەڵام هیچیشی لە بارانە بێ، ئەمانە خێر لە یەک نابینن. لەوە ئەچێ ژیانیان هە درێژەی هەبێ بەڵام خۆشبەختی لە ژیانی ژنومێردایەتیدا نابینن. بەڕێزان، ئەگەر دەمانەوێ خێزانەکانمان بەختەوە بێ، هاوسەرگیری سەرکەوتوو بێ، ئەبێ ئەو ڕاستیە قورئانیە کە خالقمان سبحانه وتعالى کە ئەڵڵایە لە قورئانە ئاماژەی پێکردووە، چەند جوان نمونەکەی بۆ باس کردوین. بەخوا چۆن ڕۆژ گرنگە ئەبێ شەویش ئاوا هەبێ، چەند شەو گرنگە بەبێ ڕۆژ هیچ مانای نابێ، ژن و مێردیش دەبێ ئاوا تەواوکەری یەکتر بن. چەندە ژن دەوڵەمەند بێ هەر پێویستی بە پیاوە. خاتو خەدیجە دایکی ئیمانداران، دایکی بەڕێزمان هەزار ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. باشە خۆ خاتو خەدیجە هەموو سیرە بخوێننەوە، ئافرەتێکی دەوڵەمەند بوو، خۆ بازرگان بوو، بەخوا پێویستی بە پارە و پۆڵی پێغەمبەری خوا نەبوو صلی الله عليه وسلم، بەڵام ئارامی نەگرت هەتا لە لای زاتێکی پایە بەرزی وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم محەممەد کە پیاوی بێ و سەرپەرشتیاری بێ حەوایەوە. دوای بڕۆنە خزمەت قورئان. لە قورئانە کاتێک کە باسی مەلەکەی سەبە دەخوێنیتەوە دەفەرمێ وەلەها عەرش عەظیم، یەک عەرشی هەرە گەورەی هەبوو، تەختی پاشایەتی هەبوو، یعنی کەوتر شاژنی مەلەکەی سەبە پەرلەمانی هەبوو، ئەنجومەنی وەزیرانی هەبوو، حکمڕان خۆی بوو، ئەوانەی سەرپەرشتیاری وڵات بوون دەیانگوت وەلئەمڕ ئیلەیکی، حەزت بە چییە ئیمزایکە و ئێمە لە خزمەتتاین. کەچی ئەم شاژنە خاوەنی عەرشی عەظیمە هێشتا پێویستی بە پیاوێکە، بۆیە دەچێتە پاڵ سولەیمان پێغەمبەر، شو بە سولەیمان دەکە ئەمجا ئارام دەگرێت. ئەم قورئانە پێمان دەڵێ تکایە وا مەزانن کە ژن دەبێ بە تەنیا بژی، پیاو پێویستی بە هاوسەر نییە، کە بوون بە هاوسەریش ئەبێ هەر یەکیان هەوڵ بدا خۆی زاڵکە. قورئانی ئێمە دەفەرمێ پێویستیتان بە یەکترە وەکو شەوڕۆژ تەواوکەری یەکتر بن، بەڵام تکایە تەواوکەری یەکتر بن، سەنگەر لە یەکتری مەگرن. دوو کۆڵەکەی پاراستنی هاوسەرداری بریتیە لە مەوەدەتەن وەڕەحمە. قرآن لسورة الروم آياتي بيستويك هذا فرمي ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. لآيات كان إخوائي پروردگارا كالنفسي خواتان هاوسري بودروس كردون آمانج لهاوسرگيري چيا لتسكنوا إليها، آمانج سكنايا بەچی ئارامی و حەوانەوە و ڕزگار بوون لە ماندووبوون و شەکەتی دێتە دی و کوڕ و کچ لە پەنای یەکترا دەحەوێنەوە و دەحەسێنەوە بە مەوەدەتەن و ڕەحمە. دوو کۆڵەکەیە. مەوەدە بەڕێزان بۆ سەرەتای گەنجێتی کە سۆزی دڵ هەیە، عەشق هەیە، خۆشەویستی لە نێوانی کوڕ و کچی تازە لا و تازە پێگەیشتوودا هەیە، بەم مەوەدەیە ئەوەندە یەکتریان خۆش دەوێت. کچ ئامادەیە ئەو ماڵی باوکەی وا 20 ساڵە 18 ساڵە 25 ساڵە تیادەژی بەجیان دێڵێ ئەڕوا لەگەڵ کوڕێکا ژیان بەسەر دەبا. کوڕێکیش بە هەمان شێوە باوک و دایک و خوشک و برا و ژینگەی خۆی بەجێ دێڵێ ئەچێتە کرێچێتیەوە حستا خۆی بە مرتاح دەزانێ چونکە لەگەڵ کەسێکایە کە هاوبەشی ژیانیتی و خۆشی دەوێت. ئەمە مەوەدەیە. بەڵام وردە وردە دەڕواتە سەرەوە، منداڵ پەیدا دەبێ، خاتون ئەو جوانەی جارانی نامێنێ، ئەم ئەو کوڕە جەحێڵە جوانەی جاران نامێنێ، بارودۆخ و قورسایی ژیان، پەیدابوونی منداڵ، بژێوی پەیداکردنی ژیان، خەم خواردن لە نەوەکان، ئەمانە هەمووی دێتە سەرت. ئالەو کاتەدا کۆڵەکەی دووەم خەریکە ماڵەکە دەڕوخێت و عاشقەکەی جاران خەریکە نەمێنی کاڵ دەبیتەوە، ئەو سۆز و گڕەی ناو دەروون و لاشت کب بۆتەوە، تەقریبەن جەستەیەن لێک تێر بوون. کۆڵەکەی دووەم فریای ماڵەکە دەکەوێت ناهێڵێ بڕوخێەوە. ڕەحمە،
ڕەحمە بەڕێزانی یعنی عەقڵ و ژیری، وەفا، ویژدان، سۆز، میهرەبانی کە لە ڕووی جەشتەشەوە لە یەکتێر بوون کە جوانی ئافرەتەکە نەما کە یەکیان خوا نەخواستە نەخۆشی درێژخایانیان هەبوو لە جێگادا کەوت، ئەم جاوە ڕەحمە، ئەمجا پەرۆشی یەکتریانە، ئەمجا وەفایان هەیە بەرامبەر یەکتر، ئەمجا بێویژدان نین، دوێنێی ڕابردووی خۆیان لەبیرە، قوربانی بە یەکتر دەدەن لە پێناوی ئەوەدا ژیانیان بەردەوام بێ. ئەم دوو کۆڵەکەیە دەبێ هەبێ لە خێزانە، کەواتە قورئان پێمان دەڵێ بە قەلەقی و بە قەلەقی شوکردن و بەدڵمە و بەدڵم نییە و لەبەر خاتری باوکو و دایکم و وەڵی تەکلیفیان لێکردم شوو بکەم و لەبەر ئەوەی تەمەنم چۆتە پێشەوە هەری هاوسەرگیریم لە دەست دەچێت ئەگەر ئەمەش ڕەتکەمەوە، ئەو هاوسەرگیریە مەکە. سەرەتا دەبێت لە ناخی دڵەوە بۆ بەرامبەرەکەت بکوڵی مەوەدە لە محەبەتیش بەهێزتر، پاشانیش ئەوەندە خاوەنی شەهامەت بی بە ژن و پیاوەوە، خاوەنی ویژدان بی، خاوەنی ڕەحم و سۆز و بەزەیی بی، خاوەنی وەفابی، ڕابردوو یەکتر ببینی کە سەرەتا چۆن هاوسەرگیریت کرد. بەم دوو کۆڵەکەیە هاوسەرگیریەکانمان سەرکەوتوو دەبێت و ناهێڵێ ماڵەکە بڕۆخێ و تەڵاق ڕوو بدە. و دروستکردنیە و هاوسەرگیریە سەرکەوتووە پێویستە یەکەم دایک و باوک، خزم و قەوم و ڕیسپیان، حکوومەت، خەمی کچوو و کوڕە گەنجەکانمان بخۆن. وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله والله واسع عليم. سورة النور آيات 32. خوای پەروەردگار دەفەرمێ ئەی دایک و باوکان، باوک و دایک بە دەرەجەی یەکەم، ئەمجا خزم و کەسوکار، پاشان ڕیش سپیان و دەسەڵاتدارانی ناو عەشرەت و هۆز و خەم خۆرانی بنەماڵە، دواتر حکوومەت و دەسەڵاتداری وەخت، بە هەمووانتان خەم لەو کوڕ و کچانە بخۆن کە هاوسەرگیریان بۆ نەکراوە، لەو پیا و ژنانە بخۆن کە هاوسەریان لەدەستداوە ئێستا بێ هاوسەرن، وەرن لە دەوریان کۆ ببنەوە هاوکاریان بکەن. ئین یەکونوا فوقەراء، جا سەرنجی ئاەتەکانی قورئان بدەن، ئەگەر هەژار بن، مەبەستی هەژاریەکە لێرەدا ئەوە نییە هەر هیچیان نییە، ئەگەر هەژارن ئێوە ئەوەندەیان بۆ بنیاد بنێن، بۆ نمونە خانوویەکیان بۆ بەکرێ بگرن، 100 مەتر خانوو 50 مەتر خانوویان بۆ دروستکەن، با هۆدەیەکیش بێ کەلوپەلێکی ئاسایی ناوماڵیان بۆ دابینکەن، چەند مسقال زێڕێکیان بۆ بکڕن، بە کۆمەکی هەموو لایەکتان بیان خەنە ناوماڵی خۆیانەوە، وەڵی خوا دەوڵەمەندیان دەکات، چونکە ئین الله والله واسع علیم، خوا دەرگای ڕزق و ڕۆزی فراوانە، خوا زانایە بەنێتی ناو دڵەکان. ئەم دوانێ بە پاشی هاوسەرگیریان کردووە، وەڵاهی ژن و ماڵ تا ژنن نەبێ ماڵت هەر نابێ. ئەوە ئەومانە ئاەتەکەیە. بەڵام بەڕێزان زۆر بە وردی گوێ لەم بەڵامە بگرن. بەڵام ئەو کوڕ و کچەی کە هیچی نییە، کوڕێکە ئەچێتە خوازبێنی کچێک، کچەکەش وەکو خۆی نەدارە، کوڕەکە هیچی نییە لە ڕووی داراییەوە، لە ڕووی پارەوە، بێکارە، بێپارەیە، سەیری گیرفانی خۆی دەکات، لە ماڵی خۆیانە هیچ شک نابە، پارەی نییە، لە ڕووی کاریشەوە کار و کەسابەتێکی نییە ئومێدی هەبێ بڵێ کە ژنم هێنا هەندێک پارە ئەدەمەوە بە قەرز مانگانە هەندێکشی بۆ بژێوی ژیانم دابین دەکەم. نە پارەی حازری هەیە، نە کارێکی هەیە کە ئومێدی کار و کەسابەتی ڕۆژانەی بەردەوامی هەبێ و پاشەکەوتێکی هەبێ. باوکی ئەم کوڕە هەژارە، باوکیشی هیچی نییە یارمەتی بدە، خزمەکانی خزمی هەیە، قەوم و کەسی زۆرە، بەڵام یان هەژارە و پوچە، یعنی خزمی هەیە بەڵام خەمخۆریشن، خزمەکان خەمخۆرن بەڵام پوچن، یعنی داماوە هیچیان نییە بۆ خۆیان محتاجن. خزمەکانی یان هەژارە و پوچە، یان دەوڵەمەندە و هیچە. جا خزم دوو جۆرە، یان خەمخۆرتە بەڵام گیرفانی بەتاڵە و هیچی لەدەست نابێتەوە، یان دەوڵەمەندە و پوچە، هیچە، یعنی دەوڵەمەندێکە هیچە، هیچ خێری نییە، چاوەڕێ مەبە، بەس ئامادەیە ئەگەر مردی لە تەعزیەکە تا بوو وەستەیە دووسێ ڕۆژ خۆی بنوێنێ بە خێراتنی میوانانی پرسەت بکە، نانێکیش حازر کە ئەویش لەبەر خۆی بابە نان مەدە بە پرسە، نان بدە بۆ گەنجێک کە هێشتا زەواجی بۆ نەکراوە. ئەگەر خزمێکی هیچنی، خزمەکەی هیوا هەیە، دەوڵەمەندێکی هیچە، خزمی دەوڵەمەندی خەمخۆری نییە، یان خزمەکانی لوتیان لێی نییە چونکە فەقیرن، هەر بە خزمی خۆشیان نازانن. حکوومەتەکەش بودجا ئەگەر هەش بێ یان نییەوە گوێستا، یان ئەگەر هەش بێ بۆ هەموو شتێک دیاری دەکا، بەداخەوە لە ماوەیەکی دوور و درێژە سلفەی هاوسەرگیری نادا بە گەنجێک، بڵێ کاکە ئەمە 30 ملیۆن
بڕۆ لە ماوەی 10 ساڵە بمدەوە مانگی 300,000 بدەوە مانگی 200,000 بدەوە با 12 ساڵی پێ بچێ با بە 15 ساڵی پێ بچێ با دوو کابینەی حکومت بەسەر یە کابێقەی چێکای تۆ بۆ دووجار هەر سەرۆک حکومەتی سێجار سەرۆک حکومەتی دەبا ئەو گەنجەش لە ماوەی 3 سەرۆکایەتی حکومەت و 3 کابینەدا قەرزەکانی بداتەوە پارەی مەدێ بە بەلاش فێری سواڵیشی مەکە فێری بکە بڵێ ئەوە 30 میلیۆن دینار لەبەر دەستا بێ بەخوا ماڵێکی خنجیلانەشی پێدا دەنێ وڵای هاوسەرگیریەکەشی پێدەکا بە ئومێدی خی گەورە قەرزەکانی حکومەتیش دەداتەوە حکومەتی وەختیش ئەمەی نەکرد ئەمە باژن نەهێنێ بەڵکو وەلیەستەعفف الذین لا یەجدون نکاحا حتى یغنیهم الله من فضله بەڕێزان پەروەردگار دەفەرمێ با ئەو کەسانە خۆیان بە داوێن پاکی ڕاگرن کە هەژارن کە کارێکیان نییە بژێوی ڕۆژانەیان دابین کا و پاشەکەوتێکی لێ بکەن با خۆ پارێزن لە تەماشاکردنی شتی ناشەرعی لە هاوڕێیەتیکردنی کەسانێک کە باسی ئافرەت و جنس و ئەو شتانە دەکەن ئەهلی مزگەوت بن هاوڕێی خواناسان و ڕەوش بەرزان بن هەوڵ بدەن کار و کەسابەتێک بکەن بەشێک لە پاروی دەمیان لە جلوبەرگی زیادیان بگرنەوە بیخەنە سەریەک حتى یغنیهم الله من فضله تا پەروەردگار بە فەزلی خۆی دەوڵەمەندیان دەکا شتێکی وایان لە دەستا دەبێت کە هاوسەگیری دەکەن زۆر خەڵک ناحاڵیە بەداخەوە لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتان و بینەران ئەڵێ ژن بێنە و خەمن نەبێ خوا کەریمە بەڵێ خوا کەریمە خوا بەخشندەیە خوا پەگناخە بەڵام قورئانەکە بۆی دیاری کردووی کاکە بە گیرفانی خاڵیەوە مەڕۆ بۆ ژنی هێنان چونکە بە بێ ماڵ و حاڵ و بێکاری و گیرفان بەتاڵی ژیانی ژن و مێردایەتی بەخوا هەڵدەتەکێ بەتایبەت لەم زروف و زەمانەدا کە هەمومان دەزانین تەنانەت خەرجیە لاوەشیەکان چەندە زۆر بوون بە ئەندازەی خەرجیە پێویستیەکان هەشتت دەڕوان نازانی بەم کارت و بەو کارت و بەم کارە بە و بەو کارە بە بەم کرێ و بەمەیان بەڕێزان هەر خۆت نەزانی پارەکان بۆچی ڕۆی جاران بەس پێداویستێ بنچینەیەکان هەبوون ئەمڕۆ بە ئەندازەی پێداویستێ بنچینەیەکان بەداخەوە پێداویستی لاوەشیش دروست بووە و پارەکان هەر بۆ خۆی وەکو بەفری بەهار دەتوێتەوە هەروەها سەرنج بدەن سەیری وردی قورئان کەن خۆشەویستان کاتێک خۆی پەروەردگار دەفەرمێ و ئەنکیحوا الأیاما منکم ئەم ئایەتە لە سوورەتی ئەننوردا لە دوای باسی زینا مولاعانە بوختان چاوپاراستن لە نەظەری حرام ئەم ئایەتە هاتووە یعنی سەیری وردەکانی قورئان کەن لە سوورەتی ئەننورە لە پێشە باسی ئەم شتانەی بۆ کردووی خۆ پارێزە لە زینا دواتر کە زینا بیندرا لە بینی ژن و مێردا مولاعانەت چییە بوختان حکمەکەی چییە چۆن پیاوان و ژنان چاوی خۆیان بپارێزن لە ئاستی نامەحرەم و حرامدا ئەم جا دەفەرمێ هاوسەرگیری بکەن ئەمەش دوو پشتمان پێ دەڵێ یەکەم پێمان دەڵێ ئەگەر دەتەوێت کوڕکچەکە تووشی زینا نەبن تووشی قسە و قسەڵۆک و بوختان نەبن تووشی نەزەری حرام نەبن وەرە ژن بۆ کوڕەکەت بێنە و کچەکەت بەس جوانی بەشوو بدە دوو هەر کاتێک دەرگایەکت داخست یەکسەر دەرگایەکی تر بکەوە دەڵێی زینا مەکە خۆ پارێزە و داوێن پاک بە دەوەرە مشوری لێ بخۆ خوا دەفەرمێ هاوسەرگیری بۆ بکە ئەگەر باوکو دایکی چەندی لە تواناتایە هەوڵ بدە بەخوا ئەو پارەیە جێگا دەگرێ ئەگەر خوا ڕەحمکە کوڕەکەت ژن بێنێ و کچەکەت بە جوانی بەشوو بدەی و بە حیا و حورمەتەوە دابمەزرێن و تووشی ناپاکی نەبن ئەگەر خزمی ئەڵێی قبوڵ ناکەم خزمەکانم سەر شۆڕم کەن کچەکانیان کوڕەکانیان خۆت بە پیاوێکی پیاوانە دەزانی تووشی زینا و لا ڕێبوون بن ئەم دەرگای لێدا دەخەی فەرموو دەرگای حەڵاڵی بۆ بکەوە وەرە بەشێک لە پارەکان عەرزم کردن بەڕێزان هەر بۆ پرسە تێدا مەبە بابە کە من مردم ئەگە خوا دەکا ئیمانم سەلامەتە پرسەی کەسم هەر ناوێ ئەوەندەی ئینشەڵڵا فاتیحامان خوێندەوە فاتیحای تۆمان ناوێ لە دوای مردن بەڵام بە ئیزنی خوای پەروەردگار تا لە ژیانین با خەمی یەکتر بخۆین ئەگەر دەتەوێت کوڕکچەکانی بنەماڵەکەت قەوم و خزمەکەت بەدامێن پاکی بمێننەوە نەفرەت لە زینا و شوێنەکانی زینا دەکەی لە وڵاتە وەرە دەرگای زەواج خوا دەفەرمێ دەرگای زەواجی لێ بکەوە دەرگای هاوسەرگیری حەڵاڵی بۆ بکەوە دووەم ئەی کچ و کوڕ ئەی کچ پەیامێک بۆ کچان ئەی کچ ئەگەر دەتەوێت مێردێکی مرد و جوامێرت دەست بکەوێ و وەفادار بێ بۆت و ببێتەمایی شانازی بۆت نەک شەرمەزاری بۆت مێردێکت هەبێ مایەی شانازی بێ بۆت نەک شەرمەزاری بۆت
ئەوە قەت چاوت لە حوبحوبێنە و خۆ سوککردن و خۆ عرزکردن نەبێ، قەت چاوت لەوانە نەبێ. بەڕێزان کاتێک کە قورئان دەخوێنینەوە یەک وشەی قورئان دەرسە حتا مێژووی مرۆڤایەتی دەمێنێت تا دوا مرۆڤی سەرەم زەویە. کاتێک لە قورئانی پڕبەرەکەت و بەخششە باسی ئیمرأەت العەزیز دەخوێنینەوە، ژنی عەزیزی میسر کە گوایە شەیدای جوانی یوسف بوو کە خزمەتکاری بوو لە ماڵەکەی خۆیدا، وتی قالت هەیتە لەک، ئەم دێڕە قالت هەیتە لەک، ئەم چەند وشەیە حتا قیامەت دەمێنێتەوە. وتی وەرە هەموو شتێک ساز و ئامادەیە، وەرە ئامێزمەوە، هەموو دەرگا داخراوە خەمی هیچن نەبێ. ئەمە نەگەیشت بە دڵخواست، بەڵکو چی بوو؟ حەیای چوو، ئابڕووی چوو، کەسایەتی دۆڕا، ژیانی لێ تاڵ بوو، شەوی ڕووناکی لێبوو بە شەوی تاریک. بڕواتان هەبێ کچانی بەڕێز، هەر کچێک ئەمە دروشمی بێ قالت هەیتە لەک، لەوەچێ بڵێ ماوەستا لە ژیاندا ئەو دیێڕم هەر نەشزانیوە یان لە قورئانی شا قورئان خوێن نەبوو نەمبیستووە، بەڵام بە کردار جێبەجێت کردووە. هەر کچێک خۆی ڕوت کردەوە، باشە معقولە لە چلەی زستانە تەنورە لەسەر و ئەژنۆتەوە بێ، هەموو سنگ و لەشت بە دەرەوە بێ، بنباڵت لە هاوین و لە زستانە بە دەرەوە بێ، باشە ئەمە دینەکەت پێت دەڵێ، خۆتە دڵی موسڵمانم، ئەڵێ نەوەڵڵا ئیسلامی من نەهی لەوە کردووە. ئەی باشە کولتوری ڕەسەنایەتی کوردەواری پێت دەڵێ، نەوەڵا کولتوری ڕەسەنی کوردی ئەمەی تێدا نییە. ئەی نەنک و دایە گەورە و دایە پیرە دوابوون، ئەڵێ نەوەڵڵا. ئەی باشە تۆ لە غەربا گەورە بوو یان لە وڵاتێکی موسڵمانە، وەڵا لە وڵاتێکی موسڵمانە، بەڵام مەی تۆ دێکی لە غەربیشە لە ڕۆژئاواشان ناکرێ. ئەمە بە کردار و توتە قالت هەیتە لەک، خەڵکینە کوڕینە وەرن سەیرم کەن، جەستەم بکڕن، وەرن ئامادەم، بەڵام سەرنجامت وەکو ئیمرأەت العەزیز دەبێ. وەڵڵاهی ڕۆژی ڕووناکت دەبێتە شەوی تاریک، دڵنیا بە وەکو ئەو حەیات دەچێ، وەکو ئەو ناگەی بە مراد، وەکو ئەوەی ناگەی بە دڵخواز، وەکو ئەو بە هیچ ئامانجێکرد ناگەی. قورئان ئەم پەیامەی لە قالت هەیتە لەکە دا بە گوێی کچانی موسڵماندا هەتا قیامەت بۆیە لە قورئانە. خۆ قورئان حەیای کەس نابە، خۆ قورئان نەهاتۆ باسی ژنەکەی ئیمرأەت العەزیز وەکو حیکایەت بژێڕێتەوە، پێمان دەڵێ قالت هەیتە لەک لە تۆی موسڵمان ناوەشێتەوە کچی موسڵمان. ئەگەر دەتەوێت مێردێکی مەرد و جوامێر و وەفادارە دەستکەوێ، شەرمەزار نەکا و ببێتە مای شانازی بۆت، ئەگەر لە خۆت بێ خۆت سوکەڵە مەکە، وەی حەیات نەچێ. بەڵام کچەکەی شوعەیب چونکە دوو سیفەتی تێدا بوو، تەمشی عەلە استیحیا، عەلە استیحیائین قالت، خوای گەورە هاوسەرێکی پێبەخشی، پیاوی ناو هەموو پیاوان، پیاوی مێژوو قارەمانی دیکتاتۆر ڕوخێن موسای کوڕی عیمران بوو بە هاوسەری موسا. کەواتە هەر کچێک خاوەن شەرم و شکۆ بێ لە دووشتا، قسەکردنیدا لە کاتی قسەکردنیدا خاوەن شەرم و ئەدەب بێ، ئەدەبی لەبارێ، لە کاتی ڕۆیشتندا بە حەیا و حورمەت بێ، نەک حیلکە حیلک و خۆبادان و قاژڕوودکردن. دڵنیا بە بەویستی خوای گەورە هاوسەرێکی موسای بەنسیب دەبێ، موسایەک دەبێتە هاوسەری. مەبەستمەوەیە موسا پێغەمبەر بێ، شوێن کەوتووی موسا پێغەمبەر دەبێت بە هاوسەری، شوێن کەوتوانی محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەرانی خوا دەبن بە هاوسەری دنیا و قیامەتی. سێم، ئەی کوڕ ئەگەر دەتەوێت کچێکی بەڕێز و پاک و بە حەیا و گوێڕایەڵ و بە وەفات ببێ بە هاوسەر، کە ئەوە ئاواتی هەموو کوڕێکی وەکۆم گەنجە جوانانەی مزگەوتی خۆمان و بینەران و بیسەرانمانە، ئەوە بزانە بە خۆنواندن و خۆسوککردن و تاتۆکردن و پارەفرێدان و پۆز لێدان ناگەی بە کچی باش. وا مەزانە بەوانە سەرنجی کچێکی باش بەلای خۆتا ڕادەشێشی، چونکە کچێک کە لێی دەحەسەیەوە و کە بووە بە هاوسەرت، تەنها دوو شتی تۆ دەبینێ، تەنها چاوی لەسەر دوو شتی تۆیە. یا ئەبەت ئیستەئجره ئینە خەیڕە من ئیستەئجەرتە القەوی الئەمین. دوو سیفەت، القەوی الئەمین. بەڕێزان ئەلقەوی معناوە نییە بازوو ئەستور بێ، عەزەڵاتی ئەوا دەرپەڕی بێ. ئەلقەوی یعنی کەسێکی کاسبە، یعنی کاسبە، جا هەیە بەدەست کاسبە، هەیە بە کرێکاری کاسبە، هەیە بە بازوو کاسبە، هەیە بە مێشک کاسبە، هەیە لەسەر کۆمپیوتەرێکەوە بە پەنجەکانی ئاوا سوبحان الله دنیایەک پارەی دەست دەکەوێت، هەیە بە شەهادەکەی بڕوانامەیەکی باڵای هەیە موچەیەکی زۆر دەیان زانکۆ مەمنونە مامۆستایەتی تێدا بکە، بە دوویا دەگەڕێت. ئاوا تو هەوڵ بدە کاکە بەهێز بی،
ئەگەر کرێکارێکی بەهێز بە، ئەگەر لەسەر هەر ئیشێکی لە ئیشەکەی خۆتا ئەوەندە پسپۆر بە خەڵک بە دوو تا بگەڕێ. کەس حەزی لە پیاوی ئاوایە، حەزی لە پیاوێکە بەهێز بێ، بەهێز بێ بە مێشک، بە فکر، بە بڕوانامەی باڵا، بە شەهادەی بەرز، بە دەست و مەقام، بە ماندوو نەبوون لە کار و کەسابەتە، بە چاوبوون لە کەسابەتی حرام، لە حەڵاڵ خۆپاراستن لە حرام. ئەگەر دەتەوێت کچێکی باشت بەنستی بێ، کچی باش چاوی یەکەم لەسەر ئەلقەویە، دووەمیان ئەلئەمین. ئەلئەمین یعنی سەنگینە، چونکە هەیە بەهێزە، هەیە دەوڵەمەندە، هەیە پارەی هەیە، هەیە مێشکی بەهێزە، هەیە بڕوانامەی باڵای هەیە، بە ملیۆنان پەیدا دەکات، بە چەندەها دەفتەر دۆلار دێتە حسابات و بەردەستی لە مانگانەدا، بەڵام بەداخەوە سەنگین نییە، ئەلئەمین نییە. یعنی دکتۆرێکە بەڵام ئەمین نییە، مامۆستایەکە بەڵام ئەمین نییە، کاسبکارێکە بازرگانێکە پارەی زۆرە بەڵام ئەمین نییە. کچی بەڕێز کە بەڕاستی بۆ ژیانی هاوسەری دەگونجێ، سەیری ئەلقەوی دەکات لەگەڵ، یا بزانێ ئەمینیشە، بزانێ زەنگینێکی سەنگینە، بزانێ خوێندەوارێکی سەنگین و بە حورمەتە، ئەمینە، پاکە، بە ویژدانە. دکتۆرێکە ئەو هەموو پارەی دەست دەکەوێت بە ویژدانە. بازرگانێکە ئەم پیاوەکە ئەم دەڵێ بە کیلۆ زێڕت بۆ دەکەم، ئەگە خەڵک بە مسقال لەم زروفەیە پێی ناکرێ، هەر سەیری قەویەکەی ناکە کە بە پارە بەهێزە، هەر سەیری ئەوە ناکە دکتۆرات هەیە پرۆفیسۆری یاریدەدەری هەرچیەکی، ئەڵە سەیرت دەکەم ویژدانت چۆنە لەگەڵ خەڵکە، کاتێک ئەم پارانە لە بەردەستای ویژدانت بەرامبەر بە فەقیر و هەژار چۆنە. کچی بەڕێز سەیری خاڵی دووەمیش دەکا، ئەلئەمین، ویژدانەکەت تا چەند مەردی، تا چەند جوانمێری تێدایە، یان وەکو کاڵا دەمکڕی دەمفرۆشی. ئەگەر دەتەوێت خێزانێکت بەنسیب بێ، واقعەن بە کەڵکی ژیان بێ، دووشت لە خۆتا بێنەجێ، 20 پێرە بە خۆشنی چاکت بەنسیب دەبێ. ئەلقەوی بە، دووەمیان ئەلئەمین بە، واللهی بە ئیزنی خوای پەروەردگار دەحەسەیتەوە. ئەها کچەکەی شوعەیب سەیری کرد موسا کاتێ مەڕەکەی بۆ ئاودان، چاکەی لەگەڵکردن، چەند جوان مێرە، هەر ڕانەوەستا بڵێن سوپاست دەکەین، هەر ڕانەوەستا بڵێ ئەمرێکی ترتان نییە، نازانی ئەمرەکان هەرەوەیە و بۆ خۆشی کارەکەی جێبەجێکە. ثم تەوەلا إلى الظل، هێندە مرد و جوان بێت بۆ خێرا پشتی تێکردن، پشتی لێ هەڵکردن و ڕووی تێنەکردن و قسەی لەگەڵ نەکردن و وازی لێ هێنا فریان نەکەوتن بڵێن ماڵ داوا بێ خوا حافیز بێ و ئەو کچەوتی بەخوام پیاوە جوامێرە. هەی ئافرین، چەندە بەهێز و بە قووەتە ئەو بەردەی لابرد و ئەو هەموو مەڕێی ئاودا و هێشتا نێگو پشتم شکا و هیلاک بوو و مردم، و پاشانیش چەندە خاوەن جوانمێری و مەردایەتی و پیاوەتیە. نەهات بەدەممانەوە پێ بکەنێ، سەیری نێو چاوانی نەکردین، منەتی بەسەرا نەکردین، لەگەڵمان ڕانەوەستا، یەکسەر ثم تەوەلا إلى الظل، پشتی تێکردن و چوو بۆ خۆی لە سێبەرەکە ڕاکشا ئیسلاحەتی کرد و وازی لە ئێمە هێنا، کاری لەگەڵ ئێمە تەواو بوو. ئەو کچە بۆ خۆی بڕیاریدا بە باوکی بڵێ باوە پیاوێکی باشە بیێنە ماڵەوە و پاشان بڕیاری هاوسەگیری لەگەڵدا. ئەم پەیامانەی قورئان بۆ کوڕ و کچەکانمانە. وەڵاهی ئەگە دەمانەوێت هاوسەگیری سەرکەوتوو بێ، پێویستیمان بەگەڕانەوەیە بۆ خزمەت پەیامەکانی قورئان. هەمووشمان داوا بکەین لە خوای پەروەردگار، یا ڕەبی خوا بەختەوەری دنیا و قیامەتمان کەی، یا ڕەبی خوا خۆمان و خێزانمان، کوڕ و کچەکانمان خوا بەختەوەر کەی، دەرگای ڕەحمەت لە هەموو لایەکمان بکەیتەوە، هەر کەس کێشەی هەیە خوا دەرگای ڕەحمەتی لێ بکەیتەوە، ڕزق و ڕۆزی فراوانمان پێ بەخشی. ئەم میلەتە لەم قەیرانی بێموچەیە، لەم نەداریە، لەو هەموو زروفە نالەبارانەی کە شایەنی نییە و بەڕاستی بەسەریا دەهێنرێ لە هەموو لایەکەوە، خوا تەنها دەرگای تۆمان هەیە یا ڕەب العالەمین، یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەت لەم میلەتە بکەیتەوە، لە هەموو موسڵمانانی جیهان بکەیتەوە، یا ڕەبی خوا سەرکەوتن بە هەموو موسڵمانان لە هەموو شوێنێکی ئەم جیهانەدا ببەخشی. خوا لەژێر سایه حکمی خۆتدا خوا هەموو لایەکمان بحەسێنیەوە، زیاتر لە قورئانەکەت شارەزامان کەی. تۆ ئەشافی، خەڵکێکی زۆر جەستەی بە ئازارە، دڵی پڕ ناڕەحەتی و چای پڕ لە فرمێسکە، یا ڕەبی خوا شیفای جەستە و دڵ و دەروونمان بدەی، یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆشی موسڵمانان بدەی، ڕەحم بە حاڵمان بکەی، لەژێر سایە ڕەحمەتی تۆدا لە دنیا و قیامەتدا بحەسێنەوە، جێگای هەموو لایەکمان بەهەشت بێ. آمین آمین والحمد لله رب العالمين.